شەوی ڕابردوو سێ هاوڵاتی دانیشتووی قەزای سۆران لە بۆردومانێکی فڕۆکە زەنجەکانی تورکیادا شەهید بوون. هاوڵاتیەکان دوو براو ئامۆزایەک بوون و لە گوندی ماوەتی سەر بە نایەی شێروان مەزن لە سنووری قەزای مێرگەسۆر شەهید بوون. کەسوکاری ئەو سێ هاوڵاتیە دەڵێن سکالا لەسەر دەوڵەتی تورک تۆمار دەکەن و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن هاوکاریان بن و لە ڕێی کونسوڵخانە و پەیوەندیەکانیانەوە قەرەبویان بۆ وەربگرنەوە. ام سکالا خو س حکومت ترکیه تومارکن چون ات طیاره ترکا بون دو حکومت هریمی کردستان اشتکین کابوما قربوب کنوا اوشتنا زوج رودای زوج خارج تا گوند طوبات هونی ام نشیم چنا نومشت خو نشیم چنا گوند نشیم چنا جیکی به ترکا ئەو سێ هاوڵاتی شەهید بوون پێشمەرگە بوون هەفتەیەکە لە بەرەکانی جەنگەراونەتەوە و ئەو گوندەشی کەلەی بۆردومان کراون دەکەوێتە سنووری هەرێمەوە. حربی و مێغداد برایەتێک بن کە عیمات تەمەرجی ئەوجی پسمامێەوە بوو پێکەوەی بخوا هەستای چوە گوندێ ماوەتە گوندێ ماوەتان بخۆ چوی مێشێت هەبوو یە چوی تاڕە مێشێت خۆیت چوی پشتینگیەتە هەستای چوە سەر ڕیبارە بخۆ خۆ پێنە ڕیبارە و تەیارە کەشفێژێت هات دیت بووی و صاروخ کالی دوی هر سه شهید کرد. امجی آوروکنه بیانی ساعت 5 منوی جا بیانی ما کرد. ام هستان چون گنده ماتا ولی چون سر بار ما جنازت خو اینا نو ام هات اینا. پیشمرگنه بله پیشمرگنه. جد ترکیه لیدای. جام یاد من توسط حکومت یعنی اشتکی بمبکتن حقیقان الترکوار جرتوایان اشتکی بمبکتن. لەناو کەناڵە ڕاگەیاندنەکاندا قایمقامی مێرگەسۆر ئامادە نەبوو لەسەر ئەو ڕووداوە تەنها لێدوان بۆ NRT بدات. ساڵانە بابیانووی بوونی بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان فڕۆکە زەنجەکانی تورکیا ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بۆردومان دەکەن. زۆر جاریش هاوڵاتیانی مەدەنی دەکرێنە ئامانج. دیارترینیشیان بۆردومانکردنی گوندی زارگەلی بوو لە بناری قەندیل کە بۆ هۆی شەهیدبوونی 9 هاوڵاتی و 11 هاوڵاتی تریش بریندار بوون. عەبدوڕوستای NRT قەزای سۆران.